بەڵێ بەردەوامی ئینسانە ئێمە لە پرۆگرامەکانی پێشوشدا چەندی جار باسمان لە گۆڕانی کەشوهەوا کردووە یاخود گۆڕانی کەشوهەوا و کاریگەری لەسەر ژینگە یاخود ئێمە چۆن بتوانین لەگەڵ گۆڕانکاری کەشوهەوا چۆن پارێزگاری لە ژینگە بکەین تەنانەت چەندین جار کۆنفرانسە پانێڵە لەسەر ئاسی هەرێمی کوردستان لەسەر ئاسی عێراق یاخود جیهان بۆ ئەم پرسە بەڕێوە چوە. بەڵێ ئەکەم وەکو تو ئاماژت پێدا پرسی ژینگە لە ئێستادا پرسێکی زۆر گرنگە لە تەواوی جیهاندا وەکو تو ئاماژت بێتە کە لە تەواوی جیهاندا تەنانەت سەرۆکی وڵاتەکانیش بەشداری لە چەندین کۆنفرانستا دەکەن و بودجەی تایبەت تەرخان دەکەن و هەرکەس هەر وڵاتێک هەر شارەزایەکی کەشوهەوا و ژینگە چارەسەری خۆی دەخاتە ڕوو بۆ ئەوەی بتوانرێ ئەو گۆڕانکاریانی کە لە ئێستادا کراوە بتەبێت لەم ساڵانەی دواییدا بەهۆی ئەو هەموو پیشەسازی و زۆربوونی دانیشتوان و هەروەها کارگەکان و ئۆتۆمبیلەکان و هەموو هۆکارانی کە کاریگەرین بۆ پیسبوونی ژینگە بتوانن ڕێگە چارەیەک بدۆزنەوە تەنانەت بتوانن زیانەکانی کەم بکەنەوە و کاریگەری ئەم کەشوهەوا بزانین چیە لەسەر ژینگە. بەڵێ سانەجا ئێمە بۆ ئەومە بەسە بە سوپاسەوە دکتۆر ساڵح نەجیبمان لەگەڵایە لە ستۆدیۆ کە دکتۆرای هەیە لە زانستی ژینگەی کە ئێمە قسە لەسەر بابەتی ژینگە و گۆڕانی کەشوهەوا بە شێوەیەکی گشتیەکەین. دکتۆر ساڵح بەیانیت باش بەخێر بێت. بەیانی بەڕێستان باش سپاسانێکم دەستخۆشتان لێکم. زۆر سپاس. دکتۆر باەمە سەرەتا لەوە دەست پێ بکەین گۆڕانی کەشوهەوا چ کاریگەریی بۆ سەر ژینگە هەیە چ ڕێو شوێنێ گیراوەتە بەر یان پێویستە لە ئێستاوە ئێمە بۆ داهاتووبی لە چی بکەینەوە؟ ئەمە پرسیارێکی بەجێ من حەزەکەم بۆ وەڵامەکەی بەڕێزت مەسیجێک و پەیامێکی بانکیمۆن سکرتێری گشتی نەتەوەیە گرتوەکان کە هەچی ڕێکخراوە ژینگەیە جیهانیەکان لەژێر سەرپەرشتیایەتی وتی ئەم مەسجەی زۆر مەسجێکی گەورە بوو بۆ وڵاتەکان بۆ ئەوانەی کە کار بەڕێکردن بەرپرسن وتی ئێمە یەکەمنەوە ئەبین کە بتوانین کۆنتترۆلی هەژاری بکەین لە جیهانە وە دوانەوە ئەبین یعنی کە بتوانین بربەستی بکەین لە گۆڕانی کەشوهەوا وەکی تەرەگەر بۆمان نەکرێ ئەکەوینە بەردەم بەرپرسیارەتێکی ئەخلاقی ڕەوشتی و نەوەکانی داهاتوو تا ئەو پەڕی لۆمە و سەرزەمشتمانەکەن. دوای ئەم ئەنتۆنیۆ گوتێرێس ئەمیش قسێکی هەبوو کە چوو سەردانی جەمسەرەکەی کرد و بینیت ئەو شاخە بەفرینانەی کە مەلایین ساڵە یعنی باڵ لەسەر یەک کەڵەکە بوون و ناوچەکە بەستەڵەکە ینی توانەوەیەکی بەستەڵەکانی بێشمار و بێ ئەندازە بەخۆ بینی بە تریلیۆنەها بەفری ینی لێتوا بۆ ئەویش مەسیجێکیە مەسجەکەی ئەو لە 25/5/2023 ینی تقریبان 8 ساڵ دوای ئەو وتی ئێمە قۆناغی گلۆبەڵ وۆرمینمان تێپەڕان ینی قۆناغی بەگەرمبوونی جیهانمان تێپەڕان و چوینەتە قۆناغی کوڵانی زەویەوە ئەمە دوو مەغزای زۆری ئەمەی کێستای بینین دکتۆر بەڵێ بڵێ کوڵانی زەوی و من ئەڵێم وا لەوەش خەریکە ئەترازین لە کوڵانی زەوی و ئەترازین بەرەو سووتانی زەوی ئەچین ئەمە فاکتێکە ئەبێ پێی لێ بنێت و ئەم بابەتەش تەواوی با بڵێن کەسی پسپۆر و ئەکادمی بۆ ئەمە لە خەمی ئەم حاڵان بەس پێچەوانەی حاڵ ئەوەی کە تێگەشتیان بۆ ژینگە نییە و ئەوانەی باڵا دەستن پۆستی باڵیان هەیە و یەکێک لەوانە سەرۆکی ئەمریکا ترامپ چکە گەورەترین مەسیج درا لەلایەن نەتەوەیە گرتوەکان لە ساڵی 2015 کە کۆپی 21 کرا هەتا ئێستا 30 کۆبوونەوەی با بڵێن نێودەوڵەتی کراوە بۆ بربەستی لە گۆڕانی کەشوهەوا لەو کۆبوونەوەی کۆپی 21 پێوتاری کۆنفرانسی لایەنەکان بۆ گۆڕانی دکتۆر ئەلەوێ شتێک کرا کۆمەڵی ڕێکەوتن کرا یەکێ لە ڕێکەوتنە گرنگەکان وتیان نابێ ئێمە بێڵین پلەی گەرما لە 1.5 بە تێگڕا لەسەر ئەم هەسارەیە تێپەڕێت نابێ بێڵین ئەم ڕێکەوتنیان کرد و کۆمەڵی ئەجندە و کارە بەرنامەیان دانا ئەوە بەڵێ سەرۆکی ئەمریکی دوای ئەوەی کە گەڕایەوە دکتۆر وەڵای بابەتەکە بوو بوورە قسەکەش پێ بڕم ئەو ڕێنمە ئەو ڕێگریانە چین کە نەهێڵدرێ پلەی گەرما بەم شێوەیە بەرز بێتەوە ئەو ڕێگریانە چین تەبی پلەی گەرما بۆچی بەرز بووە و بۆچی گلۆبەڵ وۆرمین ڕوویاوە ئەو کارەکەی بۆ ئەم کات و سەردەمە هۆکارێکی سروشتی نییە هۆکارەکەی ئەنسۆپۆسنتریکە مرۆییە مرۆیی بۆ چکە
دانیشتوانی ئەم هەسارەیە بێ ئەندازە و بێشمار ساڵ لە دوای ساڵ زیاکات و ئەمانە فشاریان لەسەر دەرامەتە سروشتیەکان و پێویستیان بۆ وزە ساڵ لە دوای ساڵ زیاکات. هەر وەک بۆ نمونە یەکەم ئۆتۆمبیل وەبزانم لە ساڵی تقریبن 1970 هاتەکەوە یەکەم ئۆتۆمبیل لەلایەن کارل بنز لە ئەڵمانیا کە هاتەکەوە ئەو کات تەنها ئۆتۆمبیلێکمان هەبوو بەڵام ئێستاکە لە سەرتاسەری جیهانە نزیکەی ملیارێک و 400 ملیۆن ئۆتۆمبیلمان هەیە لە ماوەی 135 ساڵە ئۆتۆمبیلێکمان کرد بە ساڵ لە دوای ساڵ ئەو ژمارە زیاتریژە بە دکتۆر بە دڵنیاییەوەڵم یعنی لەو ماوە کورتخایانە ئێمە ئۆتۆمبیلێکمان کرد بە ملیارێک و 400 ملیۆن ئۆتۆمبیل لەسەر ئەم ئۆتۆمبیلانە بە چێ ڕوە هەتا ئێستاش بەشی زۆری بە وزەی نەوتی ئەڕوە وزەی نەوتیش یەکێک لە تایبەتمەندەکانی ئەوەیە کاتێک ئەسووتێ سەرچاوی وزەیە تااقەت ئااتێ جوڵەت بۆ دروستەکە لەگەڵ یا گەرمیت ئااتێ و لەگەڵیشە هەندێک کۆمەڵێک گازاتت بۆ دەرەکات تقریبان سەدان گازی بۆ دەرەکە گازەکان دەتوانین ئێمە پۆلاتەم ئۆتۆمبیلانە دکتۆر بۆتە هۆکاریەوەی کە ئیتر زەوی بەرەو گەرمتر بڕوا لە کاتێکا ئۆتۆمبیلەکان کاراسانیان بۆ خەڵک کردووە هۆکاری سەرەکین بۆی کە زەوی بە گەرم بەڵێ حەج با بڵێن هەچ سەرچاوەیەک هەچ ئامرازێک هەچ ئالێتێک ئەگەر محڕێکی هەبوو سوتەمەنی نەوتی بەکارهێنا ئیتر ئەگەر مۆلیدە بێت ئەگەر بەرهێمێنانی کارەبا بێت بە شێوەیەکی گشتی ئەگەر ئەمانە سوتەمەنیە بەردینەکانیان بەکارهێنا پێوتێ وقود ئەحفوریە فۆسیل فیول کە خۆی لە گازی سروشتی لەگەڵ با بڵێن نەوتی خامیش یعنی کۆمەڵە پێکاتی زۆری لە خۆگرتووە لەگەڵ قیر هەچی ئەمانە ینی بەکاربێنێ گازی سوشتی ئەمانە هۆکارن بۆی کە کۆمەڵێک گازات دەرکەن بەدەر لە گازە کوشندەکان کە کارتێکردن لەسەر لانی ژیانیمان بەشێکی زۆر لە نەخۆشیەکانمان ئێمە کامڕۆ دووچاری بوون هۆکاری و تێڕژانیە و گازانەیە بۆ ناو بەرگەهەوا و ئێمە ڕاستەخۆ لەمژین بەشێک لەو گازانە توانان هەیە قەتیسی گەرما بکەن پێیانەوتێ گرین هاوس گازس چ گەرمایەک ئێمە لە ڕۆژەوە شەبەنگی جیاوازمان بێت یەکێک لەو شەبەنگانە شەبەنگی ئینفرارێتە ئەم شەبەنگە بەدەل لەوەی کە وزەی ڕووناچی پێ وزەیەکی گەرمی زۆریشی پێ کە لە عەرزەیەات کاتێک ئەم گازانە بەو ئەندازێ نەبوو ئەگەڕایەوە ئەچوو بۆ دەوری بەرگەهەوە و ئاستێکی سنووردار لەم گازانە هەبوو بۆ هۆکاری بوونی ئاستە سنووردارە سێ پلەی گەرمی هەساری زەوی بەرز بوو لە ناقص 15 بوو بۆ 8 بەڵام ئێستا ڕۆژ لە دوای ڕۆژ ئەو گازانەی کە قەتیسی گەرماەکەن کە دۆمۆکسیدی کاربۆنە میسانە نایترس ئۆکسایدە هەڵمی ئاوە ئەمە ئەو گازە با بڵێن ئەوانەی کە دەرئەچن و بە سروشتی ڕۆژ لە دوای ڕۆژ با بڵێن ئەندازەکان زیاکە بە دلیلەوەی لەم هەفتەی پێشوە مەسیجێکم پێگەیشت ئەڵێ بۆ دۆمۆکسیدی کاربۆن لە ماوەی ئەم ئاستی کە پێگەیشتون لە 800,000 ساڵی پێشترا نەبووە 800,000 ساڵی پێشتر نەبووە یعنی دۆمۆکسیدی کاربۆن دکتۆر بوو بە 423 بەڵێ ببوورە لە ئێستا جیهان بە گۆڕانی کەشوهەوا سەرقاڵە ئەم گۆڕانی کەشوهەوا کاریگەری هەیە لەسەر بەرزبوونەوەی پلەی گەرما بە تایبەتی ئەمە جگە لەم وڵاتانەی عێراق و دەور و بەروانە ئەوروپا بەدەست گەرماوە ئێستا ئەناڵێنێت ئەم پلەی گەرمایە تا چەند کاریگەری لەسەر ژینگە هەیە تا چەند کاریگەری لەسەر ئاو هەیە ئەمە پرسیارێکی بێت طبیعی لێکەوتەی ئەم گلۆبال وۆرمینە ئەم لێکەوتەکەی یعنی چی بە دوای خواهێنێ گۆڕانی کەشوهەوا کاڵێن گۆڕانی کەشوهەوا یعنی ڕەگەزەکانی کەشوهەوا وەکوەی کە ینی با بڵێن عرف و ناسراو بۆ ناوچەیەک بۆ ناوچەی سلێمانی بڵێن دابارین تایە ئوسولی لە 500 بۆ 700 ملیمتر بارانبارین هەبووە پلەی گەرما بۆ نمونە لە بینی 35 بۆ 40 لەو ڕێنجا ئیشی کردو بەڵام کە ئەمانە بووە ئێستا ینی یەکەم ئەو دابارینەت نەماوە کە تۆ دابارینت نەبوو ئاوی ژیانت نامێنێ کشت و کاڵت نامێنێ خۆراکت هەڕەشەی لەسەرا بێت ئەجا لەگەڵیشا پلەی گەرما بەرز بۆتەوە کە پلەی گەرما بەرز بۆ ئەو کاتە تۆ وزەت زۆرتر ئەبێت وزەر زۆرتر ئەبێت وەکار لە ژیانە جیاوازەکانەکە و بۆ هۆکارش بەشێکی زۆری ڕووپۆشی سەوزایت چکە لێکەوتەی ئەبێ یەکێک لە لێکەوتەکانی دەیانی ئاویش بە هەمان شێوە دکتۆر بەڵێ ئاویش بە یەکێک لە لێکەوتەکانی طبیعی ئەو بڕاوی کە ئێمە لەسەر ئەم هەسارەی هەمانە دیاریکراوە بەڕووبەر
يعني دیاری کراوە تقریبا 342 ملیۆن کیلومتر دووجایە بە قەبارە بریتێ لە مریایە 400 ملیۆن کیلومتر سێجا ئەم ئاوە دیاری کراوە و دابش بووە لە بینی با بڵێن بەرگە هەوا لە بینی زەوی لە نێوان سەرچاوەکان ئەم ئاوە سایکڵەکەی ئێستا گۆڕانکاری بەسەر هاتووە هەر کاتێ پلەی گەرما زۆر بەرز بێتە. دکتۆر من لە توێژینەوەی تاجارێ خوێنمەوە باز لەوە کرابوو لەگەڵ بەرزبوونی یەک پلە لە پلەی گەرما لە سەدا حوتی بە هەڵمبوون زیاکات ئەم بە هەڵمبوونە کاریگەری دەبێت لەسەر ژینگە؟ بڵێ بەدڵنیاییەوە ئەو کاتە شتێک ڕوئەیە تەبی ئێمە من بە سەدان ڤیدۆم لایە کاریگەریەکان بە پێی با بڵێن پێگەی وڵاتەکان لەسەر ئەم هەسارەیە چکە ئەمە لە جەمسەری باشوور باکوور ئەمانە بۆ جەمسەری باشوور ینی هێڵی با بڵێن پانی جیاوازمانە پێ بە پێی گۆڕانی هێڵە پانیەکان و جوڵەمان لە جەمسەری باکوور بۆ جەمسەری باشوور لێکەوتەکان جیاوازە بە دڵنیاییەوە لەسەر با بڵێن سەرچاوی ئاوی کاریگەری گەورەی ئەبێت بۆ ناوچانەی کە نزیکن لە مسطح ئاویەکانەوە هەڵمبوونێکی زۆر زیاد ئەکا کە هەڵمبوون زیاد بێت ئەو کاتە دابارینێکی زۆر ڕوئەیە ئەکستریم با بڵێن ستۆرمی پێوترەیە ڕێنفۆڵی پێوتە کە ئەم دابارینە زۆرە بوو لافاو دروستە بێت کە لافاوی دروست کرد ڕاماڵین دروستەکە زەوی کشت و کاڵی نایەڵێ ئەو کاتە زەرر و زیانی گەورە ئەگەێنێ بە ناوچەکان بەڵام پێچەوانی حاڵای ئێمە پێچوانی حاڵای ئێمە بینیت ئەو دابارینەی کە هەمان بوو ئەنێەوە ئەو پلێ تێپەڕی ینی 1.5 بوو بە 55ش تێپەڕی لە کاتێکە لە کۆنفرانسی ینی کۆفی 21 کە ساڵی 2015 بوو کە ئەمریکا پاشەکچەی کرد لەوێ قەراریدا نەتەوەیەگرتوەکان بڕیاریە وتیایە بە نێڵین پلەی گەرما لەسەر ئەم هەسارەیە لە 1.5 تێپەڕێت بەڵام بەداخەوە ئەوە ڕوویە. باشە دکتۆر هەمیشە ئاماژە بەوە کراوە کە گازی دوانەکسیدی کاربۆن کاریگەری زۆری هەیە لەسەر پیسبوونی ژینگە. پیسبوونی ژینگەنە لەسەر بەگەرمبوونی ژینگە ئەژنا گازی دۆمۆکسیدی کاربۆنێکێکە لەو گازانەیە کە ڕووەک هەمیشە پێویست کەواتە ئەگەر زەوی گەرم بێ بە گومان کاریگەریشی لەسەر ژینگە دەبێت لە زۆربەی وڵاتاندا ئەوەندەی یعنی من ئەگەر هەڵە نەبم باز دەورا کە باجیان لەسەر بەکارێنانی دوانەکسیدی کاربۆن بەکارهێناوە. تا چەند گرنگە ئەمەش لە هەرێمی کوردستان پەیڕەو بکرێ بۆی ئەو کارگانی کە هەیە بەپی پێویست بێت سنوردار بکرێ بەکارێنانی گازی دوانەکسیدی کاربۆن بۆ ئەوەی زیاتر لەوە زیاتر زەوی گەرم نەبێت وەکو خۆت وتت بەرەو سووتان نەچێت. یعنی ئێمە لەو ڕۆ دوو چەمکمان هەیە کاربۆن کریدیتمان هەیە لەگەڵ کاربۆن فوتپرنت. کاربۆن فوتپرنت ئاماژەیە بەوەی کە تاچێک لە وڵاتێکە لە ساڵێکە چەند دووەم ئۆکسیدی کاربۆن دەرەکات. ئێستا بۆ عێراق تاچێک وەکوی کە با بڵێن کراوە بە لیست 4 تەن دەرەکات بەڵام تاچێکی کوێتی 23 تەن دەرەکات تاکێکی ئیماراتی 32 تەن دەرەکات کەواتە من پێ بەپێ ئەمە ئەگەر بێم بجوڵێمەوە ئەوەی کە کارتێکەرە ینی بەراوردی من کە تاچێکی عراقیم لەگەڵ تاچێکی ئیماراتی ینی ئەوەی ئیمارەتەکە ینی 32 تەقسیمی چواری کە تقریبا 6 جار بەقەی من دۆمۆکسیدی کاربۆن ئەکاتە ناو بەرگی هەواوە. ئەنجا ئێمە لێرە بۆ چێچین بۆ چمکەکەی چر کە پێوتێ کاربۆن کردیت. طبی ئێمە بە شێوەیەکی گشتیش ینی تقریبا 5 وڵات هەیە 5 بۆ 6 وڵات هەیە لە سا نزیکەی 60 ئەم گازانەی کە هۆکارن بۆ گەرمکردن بەسی ئۆتو گەرمکردن ناکە میسانی شەیکە نایترس ئۆکسایدی شەیکە ئۆزۆنی شەیکە گازی کلۆرۆفلۆرە کاربۆنەکانی شەیکە و ئەمانە تواناکانیشان جیاوازە لە بەگەرمکردن کەمترین توانای گەرمکردن نیە دووەمۆکسیدی کاربۆنە بەڵام گەورەترین تێڕژانی هێنە. باشە دکتۆر لە سەرەتاوە باست کرد کە لە قۆناغی گەرماوە چونێتە قۆناغی کوڵان لە کوڵانی ئەو بەرەو سووتان نەچین بەرەو سووتان ئەم سووتانە کوێی زەوی گرتوتەوە بە دیاریکراوی سەرتاسەری هەساری زەوی گرتوتەوە هەر یەکێ بە جۆرێک کاری تێکراوە تۆ ئەبینیت ئەو با بڵێن هۆریکان و تۆرنادۆنایی کە لە ئەمریکا ڕۆیان ئەو عاسیفە هەوایە بە قوتانەی کە لەوێ ڕۆیان لای ئێمە ینی خێرایی باگەی بە 52 نیوەی دارێک 52 کیلومتر لە ساعتێکە نیوەی دارەکانی شکان
لأمريكان ربو 150 بوس حتى 200 أروى كأبي بدوصد سقفي مالكاني أنا رجلي أوتومبيلكاني أنا رجلي هندي مسج درت شو لم بينها يعني عشان بوكرت لبعض ولاتي للصين وكان أول حاولاتي أقل لكل كيلو وزني كم تر نيت درج كان باكي بابا عاسمانة باشا دكتور أم جرماية سانش وابزام بساري شو دكتور أم قناغي سوتانك عليت ئێمە لەکوێی ئەوان تا چەند کاریگەری لەسەر ژینگە هەیە چی بکرێ بۆ ئێمە بتوانین ئەم ژینگەیە وا لێ بکەین کە لەم گەرمایە لەم سووتانە کاریگەریەکانی کەمتر بێتەوە ئێمە گەر هات پەیڕەوی کاربۆن کردیتمان کرد کاربۆن کردیت یعنی چی یعنی تۆ وڵاتێکی تەنی CO2 بۆ ناو بەرگە هەوا کەم ئەتوانی ئەمە بکەی بە پارە وەریگریت و قەرەبووی پێ بکەیت بۆ چاکسازی لە واقعی ژینگەیەکەتە لەو وڵاتی کە سنووری خۆی تێپەڕانەوە مەسەلە کاربۆن کردیتی بڵێن 10 تەنە کۆمپانیایەک 15 تەنە ئەو هاتووە 20 بەکارهێناوە ئەتوانێت ئەو پێنجەی لە تۆ بکڕێتەوە کە تۆ لە ژێر ئەو ئاستەی ڕێگە پێدراوی بارتەقای ئەوە پارەت باتێ و تۆ چاکسازی ژینگەیی پێ بکەیت چاکسازی ژینگەیی پێ بکەیت بەڵام بەداخەوە چی ئەمانە ڕێگەخات چی ئەمانە ڕێگە ئێمە با بڵێن کۆپمان کۆپ ینی با بڵێن دوو ڕێکخراوی جیهانیمان هەیە کە لەژێر چەتری نەتەوەیکە گرتوەکان ئیشەکات یەکیشان IPCC پەنەڵی گۆڕانی کەشوها نێودەوڵەتی ئەم پەنەڵە بەس راپۆرتە زانستیەکان تەقدیمەکان راپۆرتی 2024 کە ئەی خوێنیتەوە ینی تقریبا نزیکەی زیاد لە بڵێن 25,000 توژینەوەی زانستی لە خۆی کرد تۆ ئەوانە کە خوێنی تۆ تووشی شۆک دەکات بەڵام ئەمە کەس گوێی بۆ ناگرێت لایانی دووەم کە معنیە بەم کارە سەرۆکی وڵاتەکانە سەرۆکی وڵاتەکان هەندێک وڵاتی ئەوروپیەکان ئەیانەوێت ینی با بڵێن هەنگاوی تەندروست بنێن بۆ بەربەستی لە گۆڕانی کەشوها و کاردانەوەی چکە هەر وەکوەوەی کۆمیسیۆنی ئەوروپی ڕایگەیانەوە لە توێژینەوەی کاتیەوە تو ئێمە ڕێوشێنی بەپەلە بگرینەوە بۆی ژینگە پارێزینیان کاریگەریەکانی گەرما بۆ سەر ژینگە گیان ئێستا ئەوە ئەرچێتی کە هەنگاوی تەندروست بنێ هەر کۆمیسیۆنی ئەوروپا خۆی ینی ئاماژەی بەوە کردووە ینی با بڵێن بۆ مەودای لە 2000 بۆ ینی 2100 وجێتی وای لێ بۆ 2100 ئێمە نزیکەی 500 هزار کەسمان بەس بە هیت وەیف بمرێ بە شەپۆلی گەرما نێو شەپۆلی گەرمایە کە زیاکە بەشێکی زۆری مرۆڤەکان تەحمل ناکەن کاریگەری لەسەر ئاژەڵەکان لەسەر هەموو زینەوە لە ماوەکانی ڕابردوودا لە مەکسیکە مەیمونەکان دەکەوتنە خوارەوە لەسەر هەموو بوونەوەرەکان کاریگەری دەبێت هەر یەکە بە نوع بابەت هەیبەتی باسی عێراق بکەین جارێک بە هەمان شێوە ئامارێکم خوێندەوە دەڵێ لە ساڵی هەفتاکاندا کاتێ وەرزی هاوینە هات ئەگەر لە چلەی گەرماکەیە ڕۆژێ 2 ڕۆژ پلەکانی گەرما گەشت بێتە چلەکان بەڵام ئێستا ڕۆژانە پێشبینەکانی کێشەوە دەبینین هەموو ڕۆژێک پلەکانی گەرما 40 بۆ 41 42 سەر و چلەکانیش سەر دەکەوێت عێراق ئەم بەرزبوونەوەیە چی دەسەلمێنێ دکتۆر ئێمە لەکوێی پیسبوونی ژینگەداین ئەم گۆڕانکاری کێشوها لەسەر عێراق ئێمە لەکوێی ئەمەداین ئەمە ئەوە سەلمێنێت کە ئێمە لە گەرمبوونەوە چوینە کوڵان چونە قۆناوی کوڵان لە کوڵانیشەوە کە من ئەڵێم بەرەو سووتانن ئەچین بۆ چکە خەڵکەکە بێبەهای ئەکە ئەڵێ 1.5 پلەنجاوە چییە ئەگەر بێ بە 6 چییە مرۆڤ پلەی گەرمای جستەی 37 هۆمۆستەسە ئەبێ ئەو 37 ئەگەر پلەی گەرمای دەرەوە ناقص دەبێ هەر بە 37 بمێنێتەوە ئەگەر پلەی گەرمای دەرەوەت بێ بە 50 ئەبێ هەر بە 37 بمێنێتەوە ئەگەر هات پلەی گەرمای جستت بە 1 پلت بەرز بووە هەچی با بڵێن پرۆسە فەسلەجەکانی جستەتە تێگەچێ وەگەر دوو پلە ڕەنگە تووشی پەرکەم بیت و شوژەک بیت و ژیانە دەست بێ ینی جستەی مرۆڤ یانی ئەوەنە هەستیار بە کە پلەی گەرمای بە جێگیری بێ 37 بمێنێتەوە پلێ بەرزە بێتەوە ڕەوشی تێگەچێت ئەم هەسارەی زەویەش هەمان دۆخە و هەمان باودۆخە ئێستا 1.5 پلە بەرز بۆتەوە هەتا 1.6 هاتووە بەزای ناقص یعنی ئەم هەموو کارە ساتەی خۆپانەوە ئەگەر هات بێ بە دوو پلە چێ بێت بەتەکیید يعني قربوني رقم 6 ڕەنگە ڕووبات کە ئەمە باڵێن میدیاکارێکی ئەمریکی نووسویەتی کتێبێکی لەسەر نووسیەوە وەزانکۆیەکی ئەمریکیش خەڵاتی کردووە ئەڵە گەر ئێمە بەم شێوەیە ینی بەردەوامی لەسەر ئەم ڕەوشەمان وەکوەی کە بانکیمۆن وتی پابەند نەبین و ئیلتیزاممان نەبێت بۆم و بربەستی نەکەین نێڵین لەوە زیاتر لەی گەرما بربەستی نەکەین بەرز بێتەوە ئەو کاتە قڕبوونی ڕقم 6 بە ڕێگاوەیە کە پێشبینیەکرێت لە سا
شەست بۆ هەفتای ژیانە جیاوازەکە چکە لەسەر مەسارەی ئێمە زیندە هەمە جۆریمان هەیە بادایڤەرسیمان هەیە ئەمانە قڕ ئەبن لە ناوچن جا ڕەنگە یەکێ بڵێ با لە ناوچنەوانە ینی با سەگ نەمێنێ با پشیلە نەمێنێ با ئەم ڕۆکە نبێنێ بەڵام ژیانی ئەمڕۆ بە تەواوی هەموو ئەو ژیانانەوە بەستاوە بە تۆڕی خۆراک بە تۆڕی وزە لە دەستدانی هەر بوونەوەرێک هەر جێگایك ئەمە بۆشایەکی گەورەی با بڵێن ژینگەی و کارساتێکی گەورە دروستەکان. دکتۆر ساڵح نەجیب سپاس دەست دۆ لەگەڵمان بوویت سەرکەوتوو بن. سپاس بۆ بەرزتان دەسۆشیتان بێکەم. بەڵێ تای بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان لەگەڵ ئاکام پێشکەشکردن ومێ دەکەین سەرجەم ڕگە و بابەتەکان بەدڵی هەموو لایەک بێت و تا ڕۆژێکی دی خواتان لەگەڵ و تەندروست باش بن. ڕۆژتان ئارام بێت.